دۆلار سپی هیچ مشکلەی نییە برێم لە دەرەوە بە چەندی وەردەگیری؟ بەس ئەمە ئێستا بە یەک سعر وەرەگرین بەس دەمەڵام لە دەفتەرەشی ئێستا کابرا بێت دەفتەرێکی ڕۆی لەم بکڕی 32 وەرەقەی سپی لێ وەرەگرین بە پەنجاییەوە 68 وەرەقە شین وەرەگرین هانەوە نۆرمال لە بازار ڕێمە هەموو مەکتەبەکان ئەوها وەرەگرین و هاش دەفرۆشی ستا و دەفتەرێک دۆلاری بفرۆشی 32 سپید لێ وەرەگرین 68ش شین دۆلاری 50 مالیت هەشتاوەشتەکان ڕها ڕسمە گسکەی قەدیم ئەمە بە 7 ناکەمتر وەری دەگرین چکە لە دەرەوە هیچ مشکلەی نییە دۆلار سوتابی دڕابی بەس لە عێراقەوە ئێستا لە بەغدا و فلیمە یەکەم جار دروست بوو ئەویش هەمووی ئێران دەست تێدایە چکە لە یەکەم جار ئێران ئەو پارە سپێی ئاوشتە ناو عێراق ئێستاش ئیشی ویە چکە لەبەرەوە شین نەبی وەرناگری ئەوەش کاغازی ئەگەر من 10,000 دلار یەک دەفتەرم هەبیتن بە دۆلاری سپی 100 دلاری سپی بمەوێت بیکەمە دۆلاری شین چەندم زەرەر دەبێت لە 300,000 زەرەر 300,000 ئەو کەکە 39 نیوی دەکەم سپیەکە ئەوی دیش بە 42 نیویە بەڵام ئەگەر ئاینەوە چ پێم گوتی نزبەکەیەوە چ خۆلێکەوە دەبیتە نۆرمالەکە 100 نیوی دەکەم